بەرنامەی ئاڕاستەکان بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی نەجمەدین، کۆمپانیای سۆنگوڵ. ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەمەنوویتان لێبێ. ئایا لە کوردستان شتێگەیە بە ناوی مافی مرۆڤەوە؟ ئایا لە کوردستان شتێگەیە بە ناوی ڕێزگرتن لە ئینسان؟ دەوترێت ئەگەر مافی مرۆڤ هەبێت بە ناوی قەیرانەوە سوکایەتی بە موچەخۆر ناکرێت و بە 6 مانجارێ موچیان پێ نادرێت. دەوترێت ئەگەر ڕێزگرتن لە مافی مرۆڤ هەبێت ڕێ نادرێت پارەی نەوت چەند بەرپرسێکی پێدەوڵەمەند بێت و حکومت بێباک بێ لە خەڵک. ئایا دەسەڵاتداران چۆن لە هاوڵاتیان دەڕوانن؟ خۆتان وەڵامی و پرسیارە بنەوە. دەوترێت لە دوای ڕاپەڕینەوە دەسەڵاتی کوردی کاری کردووە بۆ شکاندنی هەیبەت و کەرامەتی مرۆڤی کورد. دەنووسرێت تا ئێستاش زیندانی نهێنی هەیە و لەلایەنی یەکێتی و پارتیەوە بەڕێوە دەبرێت. ئایا مەلەفی تەقەکەرانی خۆپشاندانەکان و تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و بێسەر و شوێنکردنی خەڵک بەکوێ گەیشت؟ ئایا مەلەفی سووتانی بارەگاکان گەیشت بەکوێ؟ ئایا مەلەفی هاوڵاتیەونبووەکانی شەڕی ناوخۆی نێوان حیزبەکان چیان لێهات؟ دەپرسینەوە ئایا مافی مرۆڤ لە کوردستاندا لە پاشەکشێدایە یان هەنگاوی گەورەمان ناوە؟ ئەگەر هەنگاوی گەورەمان ناوە مەلەفەکانی تایبەت بە پێشێرکارەکانی مافی مرۆڤ بەکوێ گەیشت؟ ئەو قسانە ڕاست بوون کە دەڵێن هاوڵاتی هەیە بێ هۆگیراوە و بێسەر و شوێنە؟ ئەو قسانە چەندە ڕاستە کە دەوترێت لەسەر بیرروباوەڕی سیاسی خەڵک سزای جەستەیی و دەرونی دراوە، تەنانەت دەڵێن لە ناو مەنجەڵا کوڵاندویاندن. دەوترێت ئەوەی حسابی بۆ نەکرێت لە کوردستان مافی مرۆڤە. ئایا مرۆڤ لەم هەرێمەدا بێماف و ماف پێشێلکراوە یان مافدار و خاوەن کەرامەتە؟ ئایا لە هەرێمی کوردستان سزادانی جەستەیی هەیە؟ ئایا لە هەرێمی کوردستان ونکردنی هاوڵاتیان هەیە لەسەر مەسەلەی سیاسی؟ ئایا سومعەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ ئاراستەیەک لای وایە دەسەڵاتی کوردی بە هیچ شێوەیەک باوەڕی بە مافەکانی مرۆڤ نییە. دەنووسرێت چۆن لە هەرێم باز لە دیموکراسی دەکرێت بەڵام زیندانی نهێنی هەیە، هاوڵاتیان لەسەر قسە ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە، تەقەکەر و بکوش ئازادانە دەسوڕێنەوە. بەڵام ئاراستەکەی تر لای وایە هەوڵێگەیە بۆ ناشرینکردنی ڕوخساری حکومەتی هەرێم بە ناوی مەلەفی خوازراوی مافی مرۆڤەوە. پەرلەمانتارێک دەڵێ هەموو قسانە بوختان بوو کە لەسەر مەسلەی مافی مرۆڤ لە کوردستان بڵاو بۆ و بڵاو کرایەوە. دوارەسی جیاواز بە میوانداری هەرێک لە بەڕێزان زەیا بەترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمانایە. سوپاس کاک زەیا بۆ ئامادەبوونت. بەسەر چاو. هەروەها بەڕێز سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵمانایە. سوپاس کاک سۆران. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای شیە. کاک زیا ئەگەر بێمە لای جەنابەت پلەیەکی حساس و دیاریکراو دێ لە هەرێمی کوردستان کە ئەوەش سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان. سومعەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە چه ئاست و پلەیەکدایە؟ زۆر سپاس. سڵاو لە میوانەکەشت لە ستۆدیۆ و بۆ بینەرانی خۆشەویستی NRT. بەتاکید ئێمە ئیمڕۆ ئەگەر باسی ڕەوشی مافی مرۆڤ بکەین یاخۆ لە چی ئاستێکدایە بەتاکید ئێمە لە هەمومان کۆکین کەوا ڕەوشی مافی مرۆڤ پاشەکەزی کردووە بە تایبەتی بەم 2 ساڵی ڕابردوو و میش لە چەند هۆکارێکە و دوا وەزعەکەش ئەوەیەکەوە ئیمڕۆ ئەوە 7 مانگە فەرمانبەرانی ئێمە بێموچەن وەکو لە پێشەکی بەڕێستان ئاماژەتان پێ کرد و زۆر تەوەرەتان باس کرد. من لەگەڵ زۆری ئەم قسانەی کە باس کرایەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەنگاوێکی جددی هەیە چی لە دەستەوە و چی لە دام و دەستگایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەو باشکردنی ئەمە، بەڵام ئەمە ڕێگایە چارەسەرێکی قورسە و ئەبێ هەمومان ئیرادەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و حزبی بەتەکید هەبیتن بۆ ئەوەی هەمومان پێکەوە بتوانین ئەم چاکسیازیانە
کە ئێستا داوای لێ دەکرێتن کۆمەڵگەی کوردستان بکرێتن و کاتێک کە ئەم سازیانە بێتە دێ بە تەئکیدیش یەکێک لەوان ڕەوشی مافی مرۆڤ و مافی مرۆڤیش پارێزراو دەبێت. کاک زیامن ڕەوشی مافی مرۆڤ ئەبێ ئیرادەیەکی بەهێزە بێ بۆ گۆڕانکاری بۆ دەستکاریکردن بۆ چاکردنی ئەم ڕەوشە تۆ ئەڵێی بەڵێ ڕەوشی مافی مرۆڤ لە پاشەکشێدایە لە ماوەی 2 ساڵی پێشوودا بەڵام خۆ لە ماوەی پێشووتریشدا دنیای مەلەف هەیە تا ئێستا ئەم مەلەفانە ئێوە جوڵانوتانن بۆ نمونە تەقەکەران لە خۆپیشانداران مەسەلەی کەیسی سوتاندنی بارەگاکان مەسەلەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان تەقەکردن لە خاوەنی کۆمپانیا و سوتاندنی تەلەڤیزیۆن یعنی ئەم کەیسانەتان وروژاندووە. بەڵێ من وتم ڕەوشەکە بەم 2 ساڵە خۆی بینیوە پاشەکشەکە دیارە بەڵام لە ماوەی ڕابردوودا ئەوە مانای نییە کەوا پیشێلکاری لە مافەکانی مرۆڤ نەبوو بە عکسەوە و بە پێچەوانەوە پیشێلکاری بەردەوامە و بوونی هەیە بەڵام هەنگاوەک هەبوو بۆ بەرەو پێشبردننی یعنی ئەمە ئەگەر باسی بکەین لە ساڵی 2002 و دانانی وزارەتێک لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ داکۆکیکردن لە مەفەکانی مرۆڤ بە ناوی وزارەتی مافی مرۆڤ هەنگاوەک بوو بەڵام ئایا ئەم وزارەتە چەند ئیشی کردیە و چی کاری کردیە هەتا تۆ لا دوایە هەنگاوێکی پرسیارێکە مۆزوعێکی ترە باشە کەواتە لا دوایە هەنگاوی جددی نراوە بۆ باشکردنی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان. بەڵێ من لەگەڵ ئەوەم هەنگاو هەیە بەڵام ئەم هەنگاوە هەنگاوێکی جددی نییە و لەبەر ئەوەی سیستماتیک نییە کاکە ئێمە سەرۆ خاڵە گرنگانە هەنگاوە باش سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان هەمان قساکاتەوە دەڵێ بەڵێ هەنگاوەیە بەڵام هەنگاوەکە جددی نییە هەموو ئەو شتانە باسکرام ئەو ڕخنانەتان ئێوە چین وەکو سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە پەرلەمان لەو دەستەیە وڵاتان ئەو دەستەیە بەکاری خۆی هەستاوە. بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو بۆ بەڕێست و بینەران و کاک زیایش لە ڕاستیە ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان وەک کاک زیایی ژووتی ڕەوشێکی خراپە و پاشەکشە هەیە لە پارێزگاری و پاراستنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئێمە پێویستمان بە دامەزراوەی بەهێزی چاودێری ڕەوشی مافەکانی مرۆڤە بەڵام بەداخەوە ئەو دامەزراوانەی هەن لە NGOکان و لە دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ لە لیژنەی مافەکانی مرۆڤی پەرلەمان تا ئێستا نەتوانراوە وەکو پێویست بن واتە چاودێریەکان لە ئاستێکی زۆر لاوازان. ئەم دەستەیە لاواز بۆ لە کارەکانی ئەم دەستەیە بۆ خۆی تازەیە دوایەوەی کە وەزارەتی مافی مرۆڤ نەما بەشێکی زۆر لە وەزارەتی مافی مرۆڤ هێڵرایەوە و ماوەیەکی زۆر بەبێ هیچی شوکارێک تاکو کرا بە دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ بە یاسایەک کە یاساکە ئیشکالی هەیە واتە ئەم دەستەیە تا ئێستش لە هەرێمی کوردستان وا دەرکەوتووە کە تابعی حکوومەتە هەمومان دەزانین دەسەڵاتی جێبەجێکردن بەشێکی گەورە لە پێشێلکاریەکان ئەو ئەنجامی ئەدا ناکرێ خۆی چاودێری خۆی بکە وەکو ئێستا دەبینین حکوومەتی هەرێم لیژنەیەکی هەیە بۆ وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا بەم جۆرە کاتێک ڕەخنە لە حکوومەتێکە گیرێ پێشێلکاری مافەکانی مرۆڤی بۆ ڕیز دەکرێت نایە وەڵام باتەوە بە راپۆرت دێت بە دوواداچوون دەکا و کەیسەکان دەپشکنێ ئیجراعات لەسەر پێشێلکارەکان دەکا. لە هەرێمی کوردستان ئەمە بوونی نییە هەزاران مەلەفی پێشێلکاری مافەکانی مرۆڤ کەڵەکە بووە چونکە ئێمە لە هەرێمی کوردستان کاک محەممەدەوەی کە سەرەتا باست کرایە مافەکانی مرۆڤ هەر ئەسڵەن لە هەرێمە هەیە و ڕێزی لێ گیراوە ڕەنگە ئەمە شتێکی زۆر غەریب بێ لە هەرێمی کوردستان ئەبینن کاک زیا سەرۆکی دەستەی مافی مرۆڤە بەندە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤە پێمان هەڵێن مافی مرۆڤ هەیە مافی مرۆڤ مافەکانی مرۆڤ بەڕاستی بەداخەوە مرۆڤەکان لە هەرێمی کوردستان لە هەموو چین و توێژەکان ئەگەر تەماشایان بکەی بڕۆ سەیری کەم ئەندامان بکە ئەوجا دەزانی ماف لە هەرێمی کوردستان چۆن دەدرێ ماف نادرێ سادەترین مافەوەیە کە تۆ موچە خۆران موچەیان لە کاتی خۆی بدەیتێ حەو مانگە نەداوە پێ کامە مافە سادەترین مافەوەیە کە یەکێک تۆمەتبارە دەستگیرەکرێ
هەر لە گرتنیان لێی نەدرێ بەدەمامکەوە هەڵ نەکوترێتە سەر ماڵان سادەترین پێناسە هەیە ئەمانە هەمووی دەستگا ئەمنیەکان پێشێلکاری مافی مرۆڤیان کردووە لە هەرێمی کوردستان پێشێلکاری سەرەکی لە هەرێمی کوردستان سەر ڕای و سەروەریانەی کە دەستگای ئەمنی هەیەی لە پارێزگاری لەم هەرێمە و لەم قەوارە و لە دابینکردنی ئاسایش ناشرینکردنی بەشێک لە ڕوخساری ئەم هەرێمە لە دەرەوە ئەم دەستێ بەدواداچوونی بۆ ئەمانە کردووە وێراوێتی نسڵەمیوەتەوە لەوەی کە دەست بەرێ بۆ مەلەفە حساسەکانی مافی مرۆڤ ئەم دەستەیە لەم دواییانە هەنگاوی باشتری ناوە لە جاران بەڵام هیچ لە ئاستی پێویست نییە بەڵام توانم بڵم راپۆرتەکانی ئەم دواییانەی کە دەرێکا ساڵی دوو راپۆرت بەس حکوومەت بێ وەڵامی ئەو پێشێلکاریانە باتەوە ڕەوشی مافی مرۆڤ باشە بێ بەڵام بەداخەوە حکوومەت وەک پێویستیش نایە بەدەم راپۆرتەکانی دەستەش یەم وەلای تۆ کاک زیا دیارە کێشەیەکمان هەیە لە هەولێرەوە دوای یەگەڕم وەلاو کاک زیا کاک سۆران کەیسی گەورەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانەوەی پێوتێ پێشێلکارەکانی مافی مرۆڤ چی و چین من مەجموعەیەکە مروژان بەڵام ئەمانە هەموو خەڵک ڕەنگە بزانێن بەڵام کەیسە ئەساسیەکان چین کە ئێمە ئیدعایەوەکەین هەرێمی کوردستان هەرێمیشی دیموکراس و ئازادە بەڵام پێشێلکارەکانی مافی مرۆڤ کامانن کاک محەممەد ئیدعای دیموکراسی کاتێک دەوترێ ئەم حکومڕانیەتی دیموکراسیە کاتێک کە مافەکانی مرۆڤی پاراست بێ و مافەکانی مرۆڤیش بە سەروەری یاسا دەپارێزرێ لە هەرێمی کوردستان یاسا سەروەر نییە بۆیە مافەکانی مرۆڤیش پارێزراو نییە بۆیە سیستەمی حکومڕانی هەرێم دیموکراسی نییە ئەمە قسەی من نییە جێگری سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیا کاتێک لە مانگی ڕابردوو هاتە هەرێمی کوردستان وتی ئێوە دیموکراسی نین چۆن ڕووتان دێ باسی دیموکراسیەکەن لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووس تیرۆر کراوە لە هەرێمی کوردستان خەڵک سزای سیاسی دەدرێ خەڵک دەڕفێنرێ بێسەر و شوێن دەکرێ ئەشکەنجە دەدرێ خەڵگێ بێسەر و شوێن بێت تا ئێستاش بەڵێ دۆسیی 400 کەس هەیە نەک کەسێک لە ئێستادا خەڵگەیە بێسەر و شوێن کرابیان بەڵێ لە ئێستادا خەڵک هەیە بێسەر و شوێن کرا و دۆزی ویشمانەتەوە ئەمە تازەترین بەڵگەی بێسەر و شوێنکردنی خەڵکە لە هەرێمی کوردستان ئەمە نامەی کەسێکە کە لە شاری کفری ڕفێنراوە بەڵام دوای نزیک بە ساڵێک ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی سەلیب ئەحمەری دەولی ئەوەتە لە ئاسایشی هەولێرەی دۆزێتەوە لەکەیە لە تاریخی دەی سێپتەمبەری 2015 لە ئاسایشی هەولێرا دۆزرێتەوە گەنجێکە بە ناوی محەممەد بورهان کە دانیشتووی شارۆچکەی کفریە نامەیەک دەنووسێ بۆ باوکی سەلیبی ئەحمەر دەیێنێ ئەمە نەدادگایی کراوە نە بەڕێکاری یاسایی گیراوە کەی چەند مانگێک لەمە و پێش دۆزراوەتەوە دوایەوەی کە ساڵێک فڕێن زۆر باشە یەم وڵات دیارە هەولێرمان حازر نیە بەڵام پاش و چانێکی کورد دەگەڕین وڵاتان بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی نەجمەدین کۆمپانیای سۆنگوڵ دووبارە سڵاو کاک زیا تۆ ئاماژەت بۆدا بەڵێ هەنگاوتان ناو بەڵام هەنگاوەکان لە ئاستی پێویستانین کاک سۆران مەلەفێکی هەڵدایەوە هاوڵاتیەک لە ساڵی پێشوودا لە کفری ڕفێنراوە لەلایەن پارتیەوە لایەن کێوە فڕێنراوە لە ئاسایشی گشتی هەولێر لە ئاسایشی گشتی هەولێر دۆزراوەتەوە سەلیب ئەحمەری دەولی باشە دەستەی مافی مرۆڤ ئاگاداری ئەو مەلەفەیە نازانمەوە بێ خۆیان ئێوە ئاگاداری ئەوەن یعنی لە هەرێمی کوردستاندا خەڵک تا ئێستاش دەڕفێنرێت و لە شوێنی تر پاش ساڵێک دەدۆزرێتەوە بەڵێ تەبیعی کاک سۆران باسی زۆر تەوەری کرد و زۆر مەوازیعی ڕوژاند بەڕاستی ئەوانە هەمویان پێویستی بە وەڵامدانەوەیە یەکەمیشت دەست پێکەم کەەوە من و تومە
هەنگاوی جددی نییە لە هەرێمی کوردستان بۆ بەرەو پێشبردننی ڕەوشەکانی مافی مرۆڤ وەکو دام و دەستگایەکانی حکوومەت نەک دەستە هەنگاوی یاوە بەڵام هیچی نەکردووە نەخێر دەستە کار دەکاتن و ئەمە 3 ساڵە و وەکو کاکساوران ئاماژەی پێکرد ئێستا تەبیعی لەم 2 ساڵە و راپۆرتەکانی ئێمە دیارە و دەستنیشانی هەموو پێشێلکاریەکانمان کردووە و لە جگە لە راپۆرتەکانی ئێمە 6 مانگی ساڵانە ئێمە راپۆرتی لە ناکاومان هەیە و لە هەمان کاتە لە هەر کاتێک کە سکاڵامان بۆ بێتن یاخو حالەتێکی تر کە ڕوو بداتن ئیتر ئەمە لە مۆزوعی لە چی سەکتەرەکدا بیتن ئێمە دەستە هەڵوێستی خۆی هەیە و بە دوواداچوونی بۆ دەکاتن و گەیشتیتە زۆر ئەنجام و چارەسەری ئەمەش کرایە بەل یەکێک لەوە کە باسی ئەم برادەرەتان کرد کە ڕفێنراوە تەبیعی ئێمە لە کەلار لە گەرمیان نووسینگەمان هەیە و لە کفری و خانەقینیش دوو نووسینگەی ترمانەیە کە لکاون بە نووسینگەی کەلار ئاگادار بووین کە حالەتێکی وەها ڕوودا و دوای کە ئەوە ئێستا گوێم لێ بوو کە دۆزرایەوە لە ئاسایشی هەولێر بەڵام من لێرە چەخت لەسەر ئەو خاڵاکەم ئەگەر ڕفێنراوە و بەبێ بەنیهێنی بی ئەی چۆن سەلیبی ئەحمەر گەیشتە ئەم کابرایە وەتوانی نامەک بنووسی بۆ باوکەکەی کەواتە لێرە دیارە لەغەتەک هەیە وەزعەک هەیە لەم حالەتە ئەبێ بزانین چییە باش و من بەڵاتەوە ئاگاداری ئەوە بوون ئاگاداری ئەوەن لە هەرێمی کوردستان تا ئێستاش خەڵک دەڕفێنرێت و پاش ئەوە دەرەکەوێتەوە کاکە ئێمە ئاگادارین بڵێ خۆ من نمونەیەکی ترت بۆ بینم پێشی چەند مانگەک لە سلێمانی چالاکوانێکی مافی مرۆڤ و سەرۆکی ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی بوو بۆ 3-4 ڕۆژ دیار نەبوو و وتیان ڕفێنراوە و دوای دەرچوو حالەتێکی خاصی خۆی هەیە لە دهۆک بەر لە 8 ساڵ وتیان کابرایەک ڕفێنراوە و تیهامی ئاساییشیان کرد اینجا کە سوکاری ئەم کابرایە پاش بە دوواداچوون من لە نووسینگەی دهۆک بۆمان دەرکەوت ئەو کابرایە لە بازار قەردارە و خۆی شاردۆتەوە بۆ ئەوەی قەرزەکەی خۆی دەفعنەکە کەواتە ئێمە ناڵێن نییە بەڵێ هەیە بەڵام ئەم حالەتە کاتێک کە ئێمە بە دوواداچوونی بۆ بکەین دەبیندرێ پێچەوانەی ئەوەی کە لە ڕێکلام و لە بەعزە کەناڵەکان لە لای بەعزە وێبسایتەکان باز دەکرێت بەڵام تایبەتمەندی خۆی هەیە زۆر باشە تایبەتمەندی خۆی بەلەشی تر لایە هەنێش تایبەتمەندی خۆی کاک زیاد لەگەڵمانە بمێنەرەوە بۆیە کە بەلەفی تر لایە مەسەڵێ بۆ نمونە چۆن دوای ئەوە نامەی ناردووە ئەگەر ئەمە شتێکی تایانی ئینێکی تایە ئەوە بێ سەلیبی ئەحمەر وەڵامی کاک زیاد بداتەوە چکە سەلیبی ئەحمەرە چێتە زیندانەکان گەنجێکە بینێ لێ پرسێ تۆ لەسەر چی گیراوی پارێزەرە چی دەڵێ من لە کفری ڕفێنراوم و چەندێکە لێرە دایان ناوم سەلیبی ئەحمەر ئەرکێکی ئەوەیە دۆزینەوەی بێسەر و شوێن کراوان چارە نووسیاوانەی کە لە زیندانەکانن ئەمە نووسراوی سەلیبی ئەحمەرە نووسراوی من نییە ئینەیتیاوێ زیندانەکەی پشکنیوە و ئەم زیندانیەی بینیوە بۆیە ئێمە گومانمان مافی مرۆڤ ئەتوانێت بڕات زیندانەکان بپشکنێ ئەوە لە خۆیان بپرسن کاک زیایەوە توان بڕۆن زیندانەکان بپشکنن وەلیان پرسن لەسەر چی گیراون بەڵێ ئێمە و لە پەیجی خۆمان فەرموو بیبینە ئێمە سەردانی هەموو لایەنەکمان کردووە واچی جارێک هیچ دەرکە خستن یاخو نەهێشتن یاخوەر معاملەیەکی خراپ بۆ تیمەکانی دەستە نەکراوە چی لە لایەن ئاساییش چی لە لایەن پۆلیس چی لە زیندانی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە کاکزیا بەڵێ زیندانی سیاسی هەیە لە کوردستاندا ئێمە ئاگادار نین و چەند جار ئەم مەوزوعە باس کراوە کەوا زیندانی سیاسی هەیە یاخو زیندانی نهێنی هەیە و ئێمە وتومانە هەر یەکە ئەگەر ئەزانێ لە شوێنێکە ئێمە ئامادەین خێرا ئەچینە بۆم شوێنە بۆەوەی بزانین بەدوات یعنی تا ئێستا شک و گومان هەیە سەر زیندانی ئەگەر ڕخسەتەکەم بەرێ ئەگەر زیندانی سیاسی هەبی یاخو سزادان لەسەر بیر و بۆچوونی سیاسی ئەکا کە ئێستا ئێمە ئەگەر سەیری ئەم کەناڵە ئاسمانیەکانی خۆمان بکەین لە ناوەڕێمی کوردستانە خۆ شتێک نەما لەسەر مواضیعی سیاست و ڕەخنەگرتن و بەعزە مەسائیلی تر کە دەڕۆژێنێن کە باز نەکرێتن علەنەن بۆ هەموو هاوڵاتی کەواتە لێرە سزادانی سیاسی چۆنە کەواتە لێرە خەڵک هەیە باز ئەکا بە ئارەزووی خۆی بە هەموو سەربەستی و بە ئازادی باز دەکات یەکێکە لەو پرسیارانەی منەمێ لە کاکسۆران پێم کاکسۆران خەڵک بە ئازادی قسەی خۆیەکە خەڵک یێتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان بە ئازادی ڕەخناگرێت تێبینی هەیە تەنانە دەگاتە ئاستی تەشکیل و جنێودان بە بەرپرسەکانیش یعنی چی زیندانی سیاسی هەیە؟ زیندانی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان؟ کاک محەممەد بە وازەحیکەین قسەکردن
بە ئازادانە پێوە نییە بۆ ئازادی. دوای قسەکردن چەندێ پارێزراوی خەڵک لەسەر کۆمێنت لە هەرێمی کوردستان گیراوە، سزا دراوە. دەبینین لە دەڤەری بادینان چەند چالاکوان لێی دراوە، ڕفێنراوە، بریندار کراوە. بەزەڵی خەڵکی لەسەر قەرزاری دوای توێت ئەمە شتێکی سیاسیەوە. ئەوە کەیسی سەرۆکی ڕێکخراوێکی مافی مرۆڤە نەخێر درۆیە. کەسەکە بە ڕستمی نامەی نووسی کە ئەڵێ من ژیانم لە مەترسیایە و دووەکەم جێ هێشتووە و ناوێرم شوێنی خۆم ئاشکراکەم. لە هەرێمی کوردستان تۆمەت زۆرە بۆ ئەو کەیسانە کە پێشێلکارین و دوای بەو بەڵگەی کاکە بەڵگە زۆرە. زیندانی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان. مەسەلەی زیندانی سیاسی 400 ئینسان لە دۆخی شەڕی ناوخۆ و شەڕی ناوخۆ بە دوا هەتا ئێستا بێسەر و شوێنن، بێسەر و شوێنن و بەردەوامیشە بێسەر و شوێنەکان. فەرموو ئەمە یەکێکە لەو نووسراوانەی پارێزگای سلێمانی کە لە لیژنەی مافەکانی مرۆڤیشەوە ئاراستە کراوە. هاوڵاتیەکە لە 21/2015 لە کۆمپانیایەکی سلێمانی ئیشی کردووە. تا ئێستا چارەنووسی دیار نییە، ڕفێنراوە. دەیان کەیس هەیە، نەک کەیسی ناو عەرەب هەیە، کوردی باکوور هەیە، کوردی ڕۆژهەڵات هەیە. تیرۆریستی بۆ ئەتەوێ یعنی وا بێت ڕەنگانێ کەس لەسەر مادەی تیرۆر گیرابێ. زۆر باشە، بەڵام یاسای تیرۆرمان هەیە. خۆ ناڵێ هەرکەس لەسەر تیرۆر گیرا بیبەن بیخەنە ئاو و بلۆکێکی لێ بەسن تاخنکیە. خەڵک وا کراوە لە کوردستان. مەبەستم ئەوەیە کەسێک کە تاوانبارە بە توێنتی واگیرێ، یاسای تیرۆر کە من ڕەخنەم زۆر لەسەری هەیە، دەڵێ ئەم کەسە دەبێ پارێزەری هەبێ، دەبێ ئەشکەنجە نەدرێ، دەبێ ڕێزی لێ بگیرێ، سزاکەی لە یاسا دیاریکرێ بە یاسا سزا بدرێ. زیندانی سیاسی هەیە لە کوردستانە، زیندانی نهێنی هەیە کە خەڵکی سیاسی تایە. بۆ نمونە بزوتنەوەی ئیسلامی خەڵکی بێسەر و شوێنە، کۆمەڵی ئیسلامی خەڵکی بێسەر و شوێنە. بە ڕۆژی نیوەڕۆ بە بەرچاوی هەموو دنیاوە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان بردوونیان. بۆ نمونە پەکەکە دۆسیەی 67 کادریان هەیە کە ئەڵەن چارەنووسیانمان بنێ لە شاری هەولێرە نەماون. باش ئەمە دەستەماداچوونی بۆ کردووە. هەر یەکێتی نیشتیمانی خۆی دۆسی 120 ئەندامی خۆی هەیە لە کوا چارەنووسیان. باش پارتی دیموکرات هەیەتی. باش کاک زیا کۆمەڵێک کەیسی گەورە هەیە، خەڵگەیە بێسەر و شوێنە لە هەرێمی کوردستان. کاک سۆران جوملەیەکی سەڕیح و ڕاستی وت، دەڵێت بەڵێ زیندانی نهێنی هەیە، کەسی زیندانی کراو لەسەر سیاست یاخو زیندانی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان. پرسیارەکە منەوەیە ئێوە وەکو سەرۆکی دەستەیەکی گرنگ لە هەرێمی کوردستان بە دوواداچوونتان کردووە بۆ ئەوەی بزانن بۆ لە هەرێمێک کە باسی دیموکراسیە کرێ زیندانی سیاسی و زیندانی نهێنیە بێ و خەڵی لەسەر کۆمنت و بۆ چوون و ڕە بژیرێ؟ بەشە زۆر سوپاس بەو ئەخیرە چاکت کرد وتت بە دوواداچوونتان کردووە. یعنی من لەو بەرنامەم لەگەڵ کاک سۆرانە دانیشتینە بۆ تاوتۆکردن لەسەر ڕۆژەکانی مافی مرۆڤ و پێشەکی من و کاک سۆران هەردووکمان هاو ئەرکمان هەیە. جەنابی وەکو سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ لە بەرلەمانی هەرێمی کوردستان کە باڵاترین دەستگایە بۆ یاسادانان و بە دوواداچوون و چاودێریکردنی جێبەجێکردنی یاسایەکان و ئێمەش وەکو دەستەیەکی سربەخۆ کە لینکمان لەگەڵ بەرلەمانە هەمان ئەرکی چاودێریمان هەیە و بە دوواداچوون و نووسینی راپۆرت و هەروەها بۆ ئەوەی بتوانین بەچی شێوازێک بتوانین چارەسەری ئەم کێشانە بکەین. من لێرە نابێ بە شێوەیەکی وەها مامەڵە بکرێتن کەوا کەنەمە من لایەنێکی حکومیمە بەس جێبرن بە قسەی من تەواو کە زۆر یعنی مافی منیشتان خوارد دڵنیا بە من مافی کەس ناخۆم فەرمۆم بەزیێ بگرێ من بەس بۆی بۆ چۆنەکەم تەواوکەم عەزیزی من لێرە هەمان ئەرکم هەیە وەکو کاک سۆران کە سەرۆکی ئەم لیژنەیە و هەموو ئەندامە بەڕێزەکانی لیژنەی مافەکانی مرۆڤ کەواتە ئێمە ئەبێ هەردووکمان پێکەوە بتوانین پلانێکی کاردا بڕێژین پێکەوە بۆ ئەوی بتوانین بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. من قد دفاع لەسەر حکومت ناکەم، بەعکسەوە ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ و خودی شخصی خۆم چاودێری ئیدائی حکومت دەکەین و بۆ ئەوی بتوانین ئەم پیشێرکاریانە واخیاخو ئەم ڕاو سەرنجانەیە کە کاک سۆران باسی کرد ئێمەش بە دوواداچوون کاک زیا وەڵامی پرسیارم بەرەوە یعنی ڕاست ئەمە و بەرلەمان
زیندانی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان ئەو ئەڵێ یاسای ئەڵێ زیندانی نهێنی هەیە ئەڵێ ئەم کێشانە هەیە باشە من پرسیارێک لە بۆ کاکسۆران لێرە حەزەکەم وەڵام باتەوە ئێوە وەکو لیژنەی مافی مرۆڤ لە بەرلەمان کە دەسەڵاتێکی هەرە بەرزتانەیە و حەسانەتانەیە و ئەتوانن نەموشت بکەن من لێرە ئەوەی کە گوێ بیست بووم تەنانەت ڕەخنەگرتنە تەنانەت ئەوەیە بە کاغەز و بە ئەوراق و بە ئەوە پیشانە دەشتی وایە باشە چی چارە سەرتان کرد چیتان کرد بە دوواداچوون بۆ ئەو کێشانە بەچی شێوازەک چارەتان کرد ئەی ئێمە خۆ بە ئەوەندە ئەرکمان نییە بەس ئەمە بڵێنە منیش ئەڵێم هەیە ئەرێ وەڵا هەیە پیشێلکاریەکی زەق هەیە زیندان هەیە لەسەر بیرروڕا هەیە لە خۆ پیشاندان خەلک ئەزیەت ئەدرێ ڕۆژنامە نووسان و ڕۆژنامەگوری ئەوانەیە کە لە ئامێریان ئەشکێ ئەرێ وەڵاهی زۆر شتی خەرا لە مافی پێگاتەکان خوڕایە دیموکراسیەت بەرەو پێش ناڕواتن یاسا جێبەجێ ناکرێ سەروەری یاسانیە زیندانمانەیە ئەمە 8 ساڵە لە گرتوخانەیە تا ئێستا یەکلا نەکرایتەوە نازانی چارە نووسیە 264 خەلکمانەیە ئێوە ئەبێ بە دوواداچوونی بۆ حکمی لە سێدارەدانیان لەسەر تا ئێستا یەکلا نەکرایتەوە ئەمانە هەمووی هەیە بەڵام قسەکە لێرەیە ئێمە چی بکەین بۆ چارەسەرکردنی ئەمە تەنانەت ڕەخنەگرتن سوودی لێوەرناگرین فەرموو کاکزیا با کۆمەڵێک خاڵ بژمێرین ئێوە بە دوواداچوونتان کرد وەکو سەرۆکی دەستەی مافی مرۆڤ وەکو دەستەکە دەنگەکە تۆزە کەس بوو ئێستا سەوتەکەم چۆنە ئێستا ئەگەر دووبارە بۆ نمونە ئێوە دەستەی مافی مرۆڤن بە دوواداچوونتان کردووە بۆ ئەم مەلەفانە مەلەفی بێسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ مەلەفی تیرۆرکردنی سەردەش عوسمان و سۆرانی مامە حەمە و عەبدوستات تای شەریف و کاوە گەرمیانی مەلەفی سووتاندنی تەلەڤیزیۆنێک مەلەفی تەقەکردن لە خەڵک ئەمە ئێوە خاڵ بە خاڵ پێم بڵێ بە دوواداچوونتان کردووە بەڵێ یەکەمیشت لە بۆ شەڕی ناوخۆ هەر لە سەرەتا کە دەست بەکار بووم ئێمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەم مەوزوعە باسکرا و ئێمە تیمێکی تایبەتمەند بۆ ئەو مەوزوعەمان تەشکیل کرد و کاتێک کە بەڕێز بەخۆی سۆران عومەر وکە لە بەرلەمانی هەرێمی کوردستان دەست بەکار بوو و چاوپێکەوتنەکمان کرد لەگەل لیجنە بۆ ئەوەی بزانین بە چ شێوازەک وەربەخۆی کاک سۆران و ئەزانم لەگەل بەڕێز کە کەریم سنجاری وەزیری ناوخۆ باسی ئەم مەوزوعیان کردیەوە ئەزانم ئەنجامیشی وەرگرتووە و ئەزانێ ئێستا کەیسەکە بەچی لایەک بووە بەڵام کێشەکە لەوەیە ئیرادەیەکی سیاسی ڕاستگۆ نییە لە هەرێمی کوردستان کەوا دەربکرێ یەکسەر چارەنووسی ئەمانە بڵاو بکرێتن و بدرێتە کەس و کاریان و ئەمانەش مافی خۆیانە بۆ ئەوەی بزانن چارەنووسیان چییە چۆن مامەلە ئەکرێ لەگەڵ ئرث و لەگەڵ ملک و سامان و سروشتەکان کەوا ئێستا مناڵەکانیان گەورە بووە لە بۆ مەسەلەی تەلەڤیزیۆن و ئەوەی کە کرا لەسەر KNN و لەسەر NRT و لەسەر ڕوودا و لەسەر خۆپیشاندانەکانی ئەخیری سلێمانی بەڵێ ئێمە راپۆرتێکی تایبەتمەندمان کردووە و بە دوواداچوونمان کردووە و ئێمە کەیسەکەشمان ڕەوانەی داواکاری گشتیمان کردیە بەڵام داواکاری گشتی کە هەڵنەستایە بە ئەرکەکانی خۆی ئەمە کێشەی ئەوە ئەتوانێت لە داواکاری گشتی بچێتە بە پێی یاسای ئێمە لە دەستە یعنی کەیسی تەقەکەرانی حەڤەی شوباتیشتان ڕوژاندووە دێینەوە حەفتەی شوبات پێشی ئەوەی ئێمە کە دەست بەکار بین بەڵێ لەگەڵ ئەوەشدا ئێمە زۆرجار لە راپۆرتەکانی ئێمەشمان باس کردووە و هەروەها لەسەر ئەو موازیعانەی هەموو باس کرد و هەندێک شتی تری زیاد دەستە کردوێتی و ئەنجامیشمانەیە و ئێمە داوا دەکەین لە هەر ئەندامێک لە لیژنەیەکی مافی مرۆڤ لە ئێوەی بەرێز لە کەناڵی NRT لە ڕۆژنامەوانی ئێمە و میدیاکارەکان ئێمە سەردانی دەستە بکەن بێنەوە سەر بەشی یاسایی و لە بۆ فەرمانگەی یاسا و پاراستنی مافی مرۆڤ دکیۆمنتەکان هەمووی پارێزراوە ئەو نووسراوە فەرمی کە وەرمان گرتووە لەلایەنە پەیوەنددارەکان زۆر باشەکە زیاماوەی تۆم بووە و چۆن چارەسەرکرایە من لێرە مافی تۆم پاراست با کاک سۆران هەل چییە یعنی تەنها با قسە نەکەین بە دوواداچوونتان کردەوە بە تایبەت قسەیەکی گرنگی و ڕوژان دەڵێ سۆران عومەر و کەریم سنجاری بەیەکەوە کۆ بوونەتەوە لەسەر مەلەفی کەیسی بێسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ وڵا پێشەوە کاک محەممەد طبعاً ئێمە تموحمان بوو دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ پلە و دەسەڵات و ئیجراعاتی بە دوواداچوون لەسەر پرسی مافی مرۆڤ لە ڕووی یاساییەوە باشتر و بەهێزتر بکەین و پشتیوانی گەورەتری دەستە بین بۆی دەستە بتوانێ وەکو چۆن دەستەی دەستپاکیمان والێ کرد دادگای نەزاهە دروست بوو حەقی تحقیقماندا بە دەستەی دەستپاکی یاساکەمان چاکرد دەمانویست دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤیش بگەینە ئاستێک دەسەڵاتیان لە چاودێریەک یاخود لە راپۆرتەکان
بەداخەوە ئەم دۆخەی پەرلەمان وایلیا دەینا یەکێک بوو لەو مەلەفانی ئێمە کارمان زۆر لەسەر کردبوو سەبارەت بەوەی کە کاکزیا دەڵێ ڕەخنە دەگرین حقیقت ئەم وەرەقە و دۆسیانە هەموو نەتیجەی بەدواداچوون و کارکردنە بەڵام گرفتی سەرەکی کە من ساڵێک سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ بووم لەسەر میدیا قسەم لەسەر کەیسەکانی مافی مرۆڤ نەکرد پێکەوە کارمان لەسەرە کرد لەگەڵ دەستگا ئەمنیەکان لەگەڵ وەزارەتی ناوخۆ بە یەک تیم بە یەک دەست وعدماندا بوو کەیسەکان پێشێلکاریەکان بەرپێ بگرین خەلەلەکان چارەسەر بکەین بەڵام بەداخەوە بەدەمەوە هاتن نەبوو ئەوەی کە بە ڕێزیان ئەڵێن هەر ڕەخنەگرتن بێ ئیشکالمان هەیە لەم قەزیە چۆن ئێمە حەسانەمان هەیە دەسەڵاتی یاسادانان و چاودێریە وڵاتین بەڵام ئێمە بە پێی یاسا هیچ چاودێریەکمان لەسەر ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان نییە لە کاتێکە دوو دەستگای هەستیار لە پاراستن و زانیاری سەر بە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی دەستێ مافی مرۆژی بۆیان نییە بە دوواداچوون بۆ دوو دەستگای بکەن ئەوان مەرجعیان سەرۆکایەتی هەرێمە لەژێر هیچ چاودێریەکانین و دڵنیام دەستەش هیچ چاودێرێکی لەسەر ئەنجومەنی ئاسایش ئەو دوو دەستگای ناوی ئاژانسی پاراستن و زانیاریە نییە و ئەم دوو دەستگایان کە زیندانیان هەیە بەڵام نە لەژێر چاودێری ئێمان نەبۆمان هەیە لێ پرسیینەوەیان لێ بکەین ئەمە یەکێکە لە ڕێگریە قانونیە گەورەکان ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ من چەندێک ڕەخنەم لە وەزارەتی ناوخۆ هەیە بەڵام دەستخۆشیم هەیە لە کاک کەریم سنجاری وەک وەزیری ناوخۆ دەستخۆشیم هەیە لە کاک نەوزاد بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی زۆرترین بەدەمەوە هاتن لە وەزارەتی ناوخۆی لەسەر کەیسەکان بەڵام گرفت کەمترە لای وەزارەتی ناوخۆ گرفتی سەرەکیمان ئێمە لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی هەرێمە کە دەستگای ئاسایش ئەندامە لەوێ دەستگای ئاسایش تا ڕادەیەک لەبەرەوەی ئەندامە لە ئەنجومەنی ئاسایش بەڵام مەرجع قانونیەکەی ئەنجومەنی وەزیرانە توانی ومانە تەعاملیان لەگەڵ کەین بەڵام من بیرمە کە قسە و کرد لەسەر مەسلەی مافی مرۆڤ و ئەوانە هاتی کۆمەڵی بەڵگە و لەم بەرنامەیە وروژان یەکێک لەو بەڵگانە دەدوت سزا خەڵک سزای قورس زیراوە تەنانە باز لەوە کرا خەڵک لە ناو مەنجەڵا کوڵێنراوە خەڵک پشی لەو سەجان ینی سویانتە گوێنی و پشی لەو سەجان سۆتە ناو گوێنێکەوە یعنی هەموو ئەم شتانە ئەکرێ لە وڵاتێکە ئەمە لە خۆیەوەی یاخود ئەوەی فعلەن ئەم شتانە ڕوویاوە بەڵێ ئەوەی کە مەنجەڵەکەی ئەوە کەسێکی دیاری شاری سلێمانیە و لە قۆناغەکانی شەڕی ناوخوا بەرامبەریان کردووە ئەوەی سەگیان تێبەرداوە و لە بەفرا ئەشکەنجەی مەترسیداریان داوە دوای 2 ساڵ لە ئەشکەنجەدان و بێسەر و شوێنکردن و وەزعێکی مەترسیدار دێتە دەرەو سکاڵا تۆمارەکە لە بەرەوەی بەریە ئێستا دۆسیەکەی لای ئێمەیە دادگا بڕیاری قەرەبووی داوچکە ئێمە یاسایەکمانەیە یاسای ژمارەدەی ساڵی 2000 یاسای قەرەبووی گیراوانی بێپاساوی سیاسی ساڵی 2010 لەوێ بۆت هەیە داوای قەرەبوو بکەی و دادگا بڕیاری قەرەبووی بۆ کەسەش داوە هەموو کەیسانە بۆ دەستەی مافی مرۆڤ نایڕوژێنێت ئەزانی چی ئەگەر کەسێک نەڕوا بۆ دەستە چکە و کەیسانە شخصین شخصەکە نەڕوا سکاڵان نەبا خەڵک سیقەی نیە بەم دەستەیە نا ئەم دەستەیەت بۆ خۆی تازەیە بۆ خۆی تازەیە و لەم قۆناغانەی کە یەمە سەر بەڵگەکانی تر و یەمە سەر ئەو فایلەی کە لەبەر دەستی شتاوتر بۆ یەکەم جار لە میدیا دەریەخەم پێش بەرنامەکە کاک زیا ئێ وەکو دەستەی مافی مرۆڤ ئەتوانن بە دوواداچوون بکەن بۆ دوو دەستگای گرنگ کە ئەوەش ئاژانسی پاراستن و زانیاریە کاک سۆران دەڵێ زیندانی نێنی لای ئەوانە باش من ئاماژەم کردووە وتم و ئێستاش ئەڵێمەوە نەک بەس بەم بەرنمەیەوە بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان و ئەوەی کە ئارەزومەندە بۆ ئەوەی کە مەلەفەکمان بۆ دەست نیشان بکاتن دەستە ئامادەیە و دەرکەی کراوەیە بۆ هەر کەسێک ئەگەر زانیاری هەیەی یاخو شەکی هەیە یاخو هیچ معلوماتێکی تری هەیەی لەسەر هەر مەوزوعات لە دەستگای پاراستن بیاخو زانیاری بی هەردووچیان بابەمە بڵێ تاقیبان بکاتەوە ئەگەر ئێمە نەمانتوانی اینجا بە خۆمان دەرەچین لە کەناڵی ئێوە لە هەر کەناڵێک کاکە ئێمە ڕۆیشتین بۆ فلانە قەزیە و نەیان هێش بچینە ژوورەوە نەیەش بە دوواداچوون بەڵام ئەم پرسیارەیە کاکزیا ساڵایەکم نەبی باشە کاک زیا زانیاریەکم نەبی باش کاک سۆران تۆ توانی تاقیکەیتەوە کاک زیاوە ئەڵێ یەکێک تاقیمان کاتەوە بڵێ فلان مەلەفەیە بە ڕوخسەت بۆسە فلان مەلەفەیە لە دەستگای زانیاری پاراستن ئەگەر نیو دقە نانەمە دێم تۆ توانی کاک زیا نیو دقە من پرسیار لە کاک سۆرانەکە وەکو لیجنە نەک وەکو باش فەرموو کاک زیا وەکو لیجنەی مافی مرۆڤ
کە لە 11 ئەندامەدا 11 ئەندامن. ئێوە ئاگادار لەسەر ئەم کەیسانە چونکە ڕەوشی مافی مرۆڤ و بەدووادا چوون لە بۆ کەیسەکان لە پۆپی شێرکاریەکان نە تاکە دەستگایەک دەتوانی بکە وەنە تاکە ڕێکخراوەک دەکە بەلکو ئەرکی هەموو هاوڵاتیانە چونکە ئەوەندە قورسە ئەوەندە گەورەیە ئەوەندە سەکتەر لە خۆ دەگرێتن ئەبێ هەمومان هاوکار بین. لیژنەی مافی مرۆڤی بەرلەمان توخوا چەند جار هاتوونە لای دەستە لای ئێمە چەند کەیستان هەبووە یاخود چەند زانیاریتان هەبووە و پێکەوە دابنیشین کۆبوونەوەیەکی بکەین بین پلانێک دابنین بۆ بەدواداچوون لەسەر ئەم کەیسانە و ڕێگە چارەسەر پێکەوە هەردووکمان وەردێکی تەشکیل بکەین بچینەوە لای لایەنە پەیوەنددار بۆ ئەوەی بتوانین دوا ئامار و شت وەربگرین با وەڵامە بداتەوە سەرۆکی مافی مرۆڤ. مەلەفێکم بەرێ ئەمە کاکزیا ئەڵێ مەلەفێکم بەرێ کە پەیوەست بێ بەم دوو دەستگایەوە ئاژانسی پاراستن و زانیاری و خەڵگە بێ لەوێ بێ سەر و شوێن بێ یاخو خەڵک ون کرابێ سزا درابێ بۆ ئێمە بە دوواداچوون کەین. کاکزیاڵێ ئەگەر نەمانتوانی ئەوە یینەوە کەناڵی ئەنارتی و ئەڵین کاکە نەمانتوانی و ئەم دوو دەستگایە نەیانێژ ئێمە بڕۆینە ناو بیناکانیانەوە. زۆر باشە تەبان بزوتنەوەی ئیسلامی هەم لە ڕێی کاک دکتۆر شوان قەڵازەیی کە ئەندامی لیژنەی مافەکانی مرۆڤە و هەم کۆمەڵی ئیسلامی لە ڕێگەی کاک دانادارا کە بەرپرسی مەلەفی مافی مرۆڤی کۆمەڵی ئیسلامی و هاوکار ئێستا مستەشاری لیژنەی مافەکانی مرۆڤ هەردووکیان چوونەتە دەستەی مافی مرۆڤ جەنابی کاک زیایان دیوە دۆسیەی بێسەر و شوێنەکانیان کە دەستگامنیەکانی یەکێتی و پارتی چەند ئەندامیان فڕاندون هەر هەمووی تەسلیم بە کاک زیا کراوە هیوادارم نەتیجەکەیمان باتێ ئەوە تازە لایە بەڵێ فەرموو باوەڵامی بەمەوە فەرموو ئەوە تاقیکردنەوەیکی باش بووە. ڕاستە کاکدانا هاتووە لای من و مەلەفەکەش لە ئێمە مەوجودەوە پارێزراوە و هەمان هاتینەوە سەر خاڵی یەکەم بۆ ئەوانەی بە سەر و شوێن لەسەر شەڕی ناوخۆ مەباسمان کرد کاکسۆران شەڕی ناوخۆ جەنابتان و بەرێستان زۆر هەولیشتاندا و گەیشتینەوە ئەنجام بەڵام نەبەرلەمان نەلایەنی پەیوەنددار لە حکومەت هەڵنەستاوە ئێستا بڵاوی بکاتم بە فەرمی بلێ چارەنووسی ئەمانە کە دیار نەبوون لە ساڵەکانی شەڕی ناوخۆ و بڵاوی بکاتەوە بە فەرمووی و هەموو خەڵکمان ئەمە ئەرکی شەڕی ناوخۆ نییە دەستنیشان کردیە چارەسەرەکە لای ئێمە نییە بەرێز کاکزیا ئەڵێ هی شەڕی ناوخۆنی ئەو دوو مەلەفە نەخێر هیچیان هی شەڕی ناوخۆنین کابرا 2006 کەیسێکی تر کاکسۆران بەخۆی هات لای من خەلکانێک هەبوو لە گرت و خانە بوون اینجا تا ئێستا وازانم کەیسیان لە یەکلانە کرابیان سزا درابوون ئەوانیش کە ئەمە یەکسەر لیژنەمان تەشکیل کرد و بە دوواداچوونمان بۆ ئەوە کرد و ئەم شتەی کە بە سکاڵایەکەیان هاتبوو هەر بە واژووی خۆیان وتیان نەخێر ئەمە غەڵەتی تری تایە وە کاکسۆران بەخۆی ئامادە بوو پێش دەست بەکاربی بە بەرلەمانی هەرێمی کوردستان هاتە لای من لا دەستە و بە هەموو پێشوازیەکی ڕێکوپێک و بە دڵخۆشی لێم وەرگرت و بەڵێنیشمدا کە بە دوواداچوون کە باش وازانم کاکسۆران باشیش دەزانی کەوا ئەمە بە دوواداچوونمان کرد بۆ ئەم کەواتەوە بە دوواداچوونتان بۆ ئیشەش کرد کە ئەڵێت ئەو فایلە کاکزیا کوڕە زۆر ڕخسەتم بای بەرنامەکەمان بەس ئەوەندەیە ئێمە باسی شتی ڕابردوو خوا ئێمە ئەگەر باس بکەین لە پێشی نۆتویەک لە ساڵی هەشتایەکان بە هەزارە و بە ملیۆنە کەیسمانەیە لە ئی پێشلکاری مافی مرۆڤ کەواتە ئێمە ئەوە پەیوەندی بە حکومەتێکەوەیە کە ناوی بەحث بۆ کوردی کوردیە بۆ دووارۆ بەڵام ئێستا ئێمە باسی حکومڕانیەکەکەین کە حکومڕانیەکی کوردیە و باسی دیموکراسی و ئازادی و مافی مرۆڤ و مافی تاگەکە و هەموو حیزبەکان ئەو تایتڵیان بەرزکردەوە کە باوەڕیان بە دیموکراسیە بەڵام لە حکومڕانی کوردیدا باز لەوە دەکرێت سزای سیاسی هەیە خەڵک بێسەر و شوێنەکرێ خەڵک ون نەکرێ خەڵک لەسەر قسەیەک ئەکوژێت خەڵک تیرۆرەکری یعنی ئێمە باسی حکومڕانیەکە بەڵام بەرامبەر ئێستا گوێ بیست بووم تەنانەت باز ئەوە دەکرێت بێسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ بێسەر و شوێنەکانی نازانم چی هەمووی ئیڕا بردووە کێسەکانی ئێستا نوێیەکانم بۆ بینە ئێستا دەست بەکار بووینە زۆر چاکە با مەلەفە داخین باشە هاتیتە پێش و بە دوواداچوونمان بۆ نەکردووە و دەرئەنجامیش نەبووینەوە ئێمە ئێستا بەرپرسیاری بێسەر و شوێنەکانی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی کەیسی تازن و پێشێلکاری مافی مرۆڤ کە ئینسانێ بێسەر و شوێن کراوە تازە و کۆن یعنی چی من تێناگەم لەمە لە ژێر مەلەفی تیرۆرانە گیراوە لە ژێر هەر شتێکایە با دادگایی بکرێن کاکە با ڕوون بێ لە مەلەفی تیرۆر یاسای تیرۆر هەیە ناڵەیەکێ بە یاسای تیرۆر گیرا ئیتر بڕۆ بوونی کە ئەڵێ دادگایی بکە
سزاکەی سێدارەی تایە سێدارەیە سزای هەتاهەتایی نەبێسەر و شوێنیکەی نەکبی فڕێنی و شوێنی دیار نەبێ سەدان کەس بەم ناو نیشانەوە بێسەر و شوێن کراون کاکە لای دەستگا ئەمنیەکانن ڕێ بە کاکزیە نادەن چونکە بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی چون دۆسیەکانیان بردووە دۆسیی شەڕی ناوخۆ نییە دۆسی ساڵی 2006 کاکە من ئەوەی پێتەڵێم ئەوە تا 21 2015 ئێخۆ من غیبم پێ نییە بەیانی تێگیرێ و کەیسە تازەیە ئەمە من شتێکی وام نەبێتگەلەوە کاک محەممەد کەیسی تازە لەمە تازەتر چییە کە لە بەرفێنراوی لە سپتەمبەری 2015 ئەدۆزرێتەوە جگەلەوە کاک محەممەد ئەمە کەیسی تازەیە ئەمانە هەمووی بڕیاری دادگانی 2015 کابرا بە تۆمەتی تیرۆرگیراوە زۆر باشە دادگایی کراوە بەری دەرچووە چەندێکە لە 27 2015 فەرمانی ئازادکردنی دەرچووە ئازادی ناکە چەندین کەیز هەیە بۆ نایەن بەدەستە ئەڵێ ئێمە بۆ نایەن ئەو مەلەفانەمان ئێمە دەسەڵاتمان لە دەستە زیاترە نانە ئەڵێ ئەگەر ئێوە ئاڵێن مەسەرەن دوو دەستگای گرنگەیە لە وڵاتەیە خەڵک بێسەر و شوێنەکەن خەڵک گوونەکەن زیندانی نێنیانەیە ئەڵێ باشە ئامانج خوێنکاری زانکۆیە لە شاری هەولێر لە چەند مانگی ڕابردوو لە زانکۆ هاتۆتە دەرەوە لە فەیە بخوا ڕفێنراوە تا ئێستا چارە نووسی دیار نییە باشە مامۆستا محەممەد کە لە ئامادەیی بلێ بوو لەسەری وەڵامدانەوەی تەلەبەکان لە شاری هەولێر ڕفێنرا چەند مانگی پێش ئێستا هیچ تۆمەتێکی لەسەر نییە جوابی وەڵامی پرسیارێکی داوەتەوەی تەلەبەکان لە ئامادەیی بلێ لە بارزان ڕفێنراوە کەیسی عیسا بارزانی کاکە کەیسی نیاز عەزیزی کە 3 ساڵ نەیان بردە دادگاوتی بەری نادەن کەیسی ئەو چالاکوانانەی کە لە بادینان هەموو ڕفێنرێن و چەند ینی من نازان باس چی کەم کاکە ئەمە کەیسێکی ترە لە کەیسی ئەمە تیرۆر نییە باشە ئەمە تۆمەتبارێکە لە ساڵی 92 قەتڵی کردووە بە مادەی 406 یازای زادانی عراقی فەرموو لە ساڵی 92 فەرمانی گرتنی هەیە معەزەز مکەڕەم ێستا لە بەرەوەی چەکی لایەنێکی لە شانایە پیاساکە ناگیرێ ئەوەی کەوتم فەرمۆمە کەیسی تازە بۆ یەکەم جار لەسەر میدیاک پیشانتانێدەم ئەمە ڕەوشی مافەکانی مرۆڤە بەڕێزان ئەمەی ئەیبینن پێمانەڵێت کە لە زیندانەکانی هەولێر هی ئاسایی چی دەگوزارێ ئەمە کلێنسە خەڵک ئێستا بیرێتی لە زمانی بەعس لەسەر کلێنس لەسەر کلێنس نامەیە نووسی ئەمە زانی نامەی کەیە ئەمە نامەی گرتوانی ئاسایشی هەولێرە ئەگە پیشانی و ئەمە نامەی زیندانیەکانی ئاسایشی هەولێرە کە ئاسایشی هەولێر ڕێگر بۆ لەوەی لیژنەی مافەکانی مرۆڤ لە بەرەوەی بە پێشێلکاریەکانی زانیەوە لە ماوەی 2 ساڵە بچێ زیندانیەکان ببینێ بۆیە لە کلێنسان نامەیان ناردوێتە دەرەوە ئەزانی ئەڵێن چی با بۆتان بخوێنمەوە لە سەردەمی ئیدعای دیموکراسی ساڵی 2015 هەرێمی کوردستانە خەڵک ناچار بێت لە کلێنسان نامە بنووسێ بۆ سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ بڵێ چی با بۆت بخوێنمەوە کاک محەممەد ئەڵێ بەرپرسی لیژنەی مافەکانی مرۆڤ بابەت بەڵگەنامەی پێویست لەسەر ئەشکەنجە و ئازاردانی گرتوانی نێو ئەم گرتوخانە کە گوایە دەڵێن لە زیندانەکانی کوردستان هیچ ئەشکەنجە و ئازاردانێک نییە لەم گرتوخانەیە گرتوان بە چەندین جۆر و شێواز ڕوبەڕووی ئەشکەنجە و ئازارە بنەوە وەک لێدان بە کێبڵ لێدانی کارەبا فەلاقە و هەڵواسین بە قاچ خستنە ناو سندوقی مەرگ دەرهێنانی نینۆکەکان بە گاز و پلایس و خستنە ناو بەفر و خوێ و لێدانی ئوتو لە جەستەی گورتوان و لێدانی کاویە کە من یەکێکم لەو کەسانەی ئەوەی نامەکەی نووسیوە کە تا ئێستاش ئاساری کاویە بەسەر جەستەمەوە ماوە و هەروەها ڕاوەستان لەسەر یەک قاچ بۆ ماوە لە کوێگیراوە ئەمە ئاسایشی گرتوانی ئاسایشی هەولێر ئەمە ڕەوشی مافەکانی مرۆڤە کاک زیاتۆ شاهیدی لە 15 ئازاری 2015 لە شاری هەولێر ڕێکخراوی هاردلاند ئەلاینسی ئەمریکی راپۆرتی خۆی بۆ ئەشکەنجەدان لە عێراق و هەرێمی کوردستان بڵاو کردەوە هەموو ئەو ئەشکەنجانەی لە زاری زیندانیەکان و لە هەرێمی کوردستان دراوە تەسبیتی نەکردووە ئەوەی بەعز لە ئەشکەنجەدان لە زیندانەکان داوێتی لە هەرێمی کوردستان ئێستا دووبارە ئاکرێتەوە مەسەلەی اقتصابیش مەسەلەی هەڕەشەی اقتصاب ئەو نامەیە کە ئەو باسیەکە زیندانیەکان هێنایەنە دەرەوە ئێستش تەواوە وتەبێژی
دەستەی مافی مرۆڤ لەسەر بەلا ڕێدابردنی و کەیسە لەلایەن دەستەوە ئیستیقالەی کرد. خانەوادە ژنی ئەو زیندانیانەی بە هەڕەشەی تعدای ناموزی ئەترافیان پێکردوون هاتنە سەر کۆنگری ڕۆژنامە نووسی. 2 دانە ساڵە دادگا بڕیاری ئازادکردنی گیراوێکی داوە لەسەر شوبهەی ناوەکەی گیراوە کە ساڵێ پێش ئەوە ناوەکەشی گۆڕیوە. کاتێک ئەو لە زیندانایە ئەکرێ بە ئەنجامدەری ئەکرێ بە سەرپەرشتیاری ئەنجامدانی تەقینەوەکەی بەردەم وەزارەتی ناوخۆی هەولێر لە کاتێکا ساڵونیوەکە لە شوبهەی ناوەکەی خۆشبەختانە لەم هەفتەیە بەربووە. زۆر باش. ئەمە ڕەوشی مافی مرۆڤە. کاک زیا ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە پاشەکشێدایە. ئەو تەعزیبانەی ئێستا لە زیندان هەندێک زیندان و گرتوخانەی هەرێمی کوردستانە دەکرێت لە سەردەمی بەعسی شاوا کراوە. تەنانەت هەڕەشەی اختصابکردن بە چێبڵێدان کەویکردن سووتاندن یعنی هەموو ئەوانەی کە ئێمە لە بەعستا ئەمانبینی لە ئەمنە سوورەکە لە ئەمنەکەی هەولێر ئەکرا بەرامبەر کوردەکان ئێستا بەرامبەر هاوڵاتیان کورد دەیکا بەرامبەر کورد. ئەوە راپۆرتەکەی خۆی لایەتی راپۆرتەکە. وەڵامت بۆ قسانە. بەڵێ لە بڵاوکردنەوەی راپۆرتی هارتلاند ئەرلاینس کە کاکسۆران ئاماژەی پێکرد بەڵێ منیش ئامادە بووم کاکسۆران پێکەوە بووین ئەگەر لە بیرت بێ و باسی ئەوەیان کردووە بەڕێزیشت هەندە مەسائلی تریشت باس کرد ئامادەت کردبوو کە ئێستا دووبارە باست کرد لەم پرۆگرامە. بەڵێ ئێمەش ئاگاداری وەکو دەستە وەڵا راپۆرتەکانی ئێمە لە راپۆرتی 2013 و 2014 و تەنانەت ئید و پێش 6 مانگی ڕابردوو ئێستاش راپۆرتێکی تازەشمانەیە بۆ ساڵی 2015 کە مانگێکی تر دەرئەچێ ئاماژەمان بەوە کردووە بەداخەوە تا ئێستاش کەنجەدان هەیە نەک تەنانەت لە گرتوخانەکان و لە ئاسایش بەلکو لە سنتەری لێکۆڵینەوە لە لای پۆلیس کاتێک کە یەکەک تۆمەتبارە زۆر جار ئەعتراف و شتی لێوەردەگرن تووشی شکنجە بێ و ئێمە چەند حالەتێک و چەند کەیسێکمان هەبووە لە هەولێر و لە دهۆک و نووسراوێکی فەرمیمان کردووە و هەروەها ئاگاداری وزارەتی ناوخۆمان کرد و وزارەت لجنەیەکی تحقیقی تشکیلی کرد و ئەو ئەفسەرەی ئەگەر مەجانبی ئەو ئەفسەرەی کە ئەم کارەی کردبوو تووشی سزا بوو و نەقلیش کراوە سزاژدرا. ئێمە ئەڵێن وەکو دەستە بەڵێ بەپێی ئەو بەدواداچوونەوە ئەو زانیاریانەمەنەیە بەداخەوە تا ئێستا شکنجە هەیە شکەنجەدان هەیە لێدان هەیە مامەلەیەکی نەشیا و هەیە دواکەوتنی کەیس هەیە زۆر باش مدەی زیندانی تەواو بووە بەڵام تا ئێستا بەر نەبووە لە مەحاکمی تەمیز تاوا ماوە نەماوە کاک سۆران بە یەک دێر بە یەک دێر ئەگەر مافەکانی مرۆڤ نەپارێزین شایانی دەوڵەت نین دەوڵەت بەم پێشێلکارانەی مافەکانی مرۆڤ دروست نابێت. زۆر زۆر سپاس بۆ هەریەکە لە زیا بەترۆس سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان نبوو هەروە سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان. سوپاس کاک سۆران. ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای شێ بوو. بەرنامەی ئاڕاستەکان بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی نەجمەدین کۆمپانیای سۆنگوڵ